قەرەنتینیکردنی خۆتان لە هەموو شتێک گرنگترە بۆ ئەوەی دوورکردنەوەتان لەم پەتایە و پاراستنی خێزانەکەتانە. من وەکو سەرۆشیانەی وەرشی هەولێر زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ئەو ڕێنمانەی دەرهێنایە و سوپاسی ئێوەش دەکەم، هەوڵاتیانیش دەکەم بە تایبەتی وەرشوانن کە توانیتیان خۆیان بپارێزن و ئەو ڕێنمانیان جێبەجێ دەکەن. هیوادارم هەتاکو ئەو پەتایە بەردەوام دەبێت ئینشاءڵڵا بە زووترین کات کۆتایی پێدێتن بەردەوام بم لێ ڕێنمایانە، چونکە ئێوەی وەرزشوان بە تایبەتی وەرشوانانی یانە وەرشی هەولێر ئێوە مڵکی خۆتان نین، مڵکی یانەکە و مڵکی خەڵکی هەولێرن. بۆیە داواتان لێ دەکەم خۆتان بپارێزن، خێزانەکانتان پارێزن، چونکە پاراستنی ئێوە پاراستنی هەر تاکێک لە خاچی کوردستان ئەرکی سەرشانی هەمومانە. ئەوەی ئازیزانمانە بینی لە ماڵ دەمێنینەوە و هەروە پاکەندی تەواوێرن ماکە دروستنەوە پێکان دەبین کتێبەکانیش باشترین هاوڕێی پێداگرن بۆ ئەکمان بەردوو بگرین و مۆپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا کە ماڵ دەمێنینەوە و خۆمان بە خوێندنەوەی کتێبەکان سەرقەڵادەکەین. ئەسپەک چاڵەڤانێکی مەدەنی هەدەڤەرە بارزان من نەوێت خەبەرە ئازیز تونگو توش بووە ڤایرۆسە کۆرۆنا بدە مەنگۆ لە ماڵ بمێنن بۆت پاراستی بن. ئازیزان خۆشەویستان، تاوەکو هەمووتان لە نەخۆشی کۆرۆنا دوور بن، پابەندی ڕێنمایی تەندروستەکان بن، لە ماڵەوە بمێننەوە. زۆر سوپاس.